گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی تەبلیغی لایەنگەرانی کۆمەڵە لە شارەکانی مەریوان و سنا، بەڕێوەچوونی ئاکسیۆنی دژ بە دیکتاتۆری ڕژیمی کۆماری ئیسلامی لە بڕۆکسل پایتەختی بێلژیک، گواستنەوەی هەزاران تەرمینە ناسراو بۆ گۆڕستانی بەهەشتی سەکینە لە شاری تاران، بەردەوامی شەپۆلی دەستبەسەرکرانی هاووڵاتیان لە ئێران، دەست لە کارکێشانەوەی بەربڵاوی پەرستاران لە ئێران. چالاکی تەبلیغی لایەنگەرانی کۆمەڵە لە شارەکانی مەریوان و سنا. ڕۆژی شەممە 25 ڕێبەندان کۆمەڵێک لە لایەنگەران و ئەندامانی تەشکیلاتی ناوخۆی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە دەوروبەری شارەکانی مەریوان و سنا لە هەڵمەتێکدا چەندین چالاکی تەبلیغیان ئەنجامدا. بەپێی ئەو وێنانێک کە بەدەستمان گەیشتوون، بەشداربووانی ڕێوڕەسمەکان بەدەستەوە گرتنی پلاکاردی بژی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی پێشمەرگەی کۆمەڵە، سەرەڕای پەیمان نوێکردنەوە لەگەڵ هەموو هاوڕێیانی گیانبەخکردووی ڕێگای ئازادی 26 ڕێبەندان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیان پیرۆز کرد و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا دوایین هەناسە لەسەر ئامانج و ڕێبازەکانی کۆمەڵە دەبن. بەردەوامی دەستبەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری کامیاران. بەپێی راپۆرتەکان، سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 13 ڕۆژ لە دەستبەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری کامیاران هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتی گەیشتوو، ئەو هاوڵاتیە بە ناوی میلاد ئیبراهیمی ڕێکەوتی 12 ڕێبەندانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیە کە ئەو هاوڵاتیە کاتی بەشداری لە ڕۆتی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوودا بە تاقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بریندار و بۆ ماوەیەک پێش لە دەستبەسەرکرانی بە شێوەیەکی نەهێنی ژیانی کردووە، بەڵام پاش دەستبەسەرکرانی سەرەڕای خراپی دۆخی تەندروستی برینەکانی دەرمان نەکراون و ژیانی لە مەترسیدایە. بەڕێوەچوونی ئاکسیۆنی دژ بە دیکتاتۆری ڕژیمی کۆماری ئیسلامی لە بڕۆکسل پایتەختی بێلژیک. ڕۆژی شەممە 25 ڕێبەندانی 1404 هەتاوی بە بەشداری حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئاکسیۆنێک لە شاری بڕۆکسل پایتەختی بێلژیک دژ بە دیکتاتۆری کۆماری ئیسلامی بەڕێوەچوو. بەپێی ئەو وێنانێک کە بەدەستمان گەیشتوون، بەشداربووانی ئاکسیۆنەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی فاشیستی کۆماری ئیسلامی، بەرزکردنەوەی وێنەی گیانبەخکردووانی ڕێگای ئازادی و هەروەها بەدەستەوە گرتنی پلاکاردی ژن ژیان ئازادی ئاماژەیان بەوە کرد کە تا کاتی ڕوخانی ڕژیم و هەروەها سزادانی تاوانباران و بەشداربووانی جەنایەتەکانی حکوومەت دژ بە خەڵکی ناڕازی لە ئێران بەردەوام دەبن لە کۆبوونەوە و ناڕزایەتی و هەوڵ دەدەن ئاستی ناڕزایەتیەکان بۆ وڵاتانی دیکەش پەرە پێ بدەن. ئازادی دوو چالاکی سیاسی بە دانانی بارمتە لە شاری تاران. ڕۆژی هەینی 24 ڕێبەندان دوو چالاکی مەدەنی دانیشتووی شاری تاران پاش زیاتر لە 1 مانگ دەست بەسەرکرانیان بە دانانی بارمتەی قورس بە شێوەیەکی کاتی ئازاد کران. بەپێی راپۆرتی گەیشتوو، ئەو دوو چالاکوانە بە ناوەکانی جەواد ئیمام و ئیبراهیم ئەسخەرزادە ڕێکەوتی 18 و 19 بەفرانباری ئەمساڵ لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەستبەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کران. جێگای ئاماژەیە کە ئەو دوو شارومەندە تا کاتی ئازادبوونیان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراوبوون و هەروەها لە ساڵانی ڕابردوودا چەندین جار لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بانگهێشت، لێپرسینەوە و تەنانەت حکمی قورسی قەزاییان بەسەردا سەپێنراوە. گواستنەوەی هەزاران تەرمینە ناسراو بۆ گۆڕستانی بەهەشتی سەکینە لە شاری تاران. بەپێی راپۆرتەکان، هەزاران تەرمینە ناسراوی گیانبەخکردووانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بۆ گۆڕستانی بەهەشتی سەکینە لە شاری تاران ڕاگوێزراون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، تەرمی ئەو گیانبەخکردووانە لەلایەن بنەماڵەکانیانەوە نەناسراونەتەوە و لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە بڕیاری ناشتنی بە کۆمەڵیان دراوە.
سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە کارمەندانی ئەو گۆڕستانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هەڕەشەیان لێکراوە کە پێویستە تەرمەکان بەبێ ئەوەی کە بنەماڵەکانیان بیان ناسنەوە بە کۆمەڵ ئەسپەردە بکرێن. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا ناوەندە هەواڵنێریەکانی ڕژیم ڕایگەیاندبوو کە پرۆسەی ناسینەوەی تەرمی گیانبەخکردووان کۆتایی پێهاتووە و هەموو تەرمەکان ڕادستی بنەماڵەکان کراون. گواستنەوەی نەرگس محەممەدی بۆ زیندانی زەنجان. بەپێی هەواڵی گەیشت و نەرگس محەممەدی براوەی خەڵاتی نۆبل و چالاکی مافی مرۆڤ بە شێوەیەکی نهێنی ڕەوانەی زیندانی ناوەندی شاری زەنجان کراوە. تەقی ڕەحمانی هاوسەری ئەو چالاکوانە بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەروەها ئاماژەی بەوە کردووە کە گواستنەوەی ئەو بەندکراوە بەبێ ئاگاداری بنەماڵە و پارێزەرەکەی ئەنجام دراوە و مەترسی لەسەر ژیانی هەیە. بەپێی دوایین زانیاریەکان گواستنەوەی ئەو هاوڵاتیە لە کاتێکدا ئەنجام دراوە کە ناوبراو بەهۆی ئەشکەنجە و ئازاری هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دۆخی تەندروستی ناجێگیرە و پێویستی بە دەرمانی خێرا هەیە. لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە 25 ڕێبەندانی 1404 هەتاوی سەرەڕای هەموو ناڕەزایەتیەکانی خەڵک و کۆمەڵگەی نێودەوڵەتی سەبارەت بە لە سێدارەدانی بەندکراوان لە ئێران 11 زیندانی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئیعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو 11 بەندکراوە کە ناسناوی 10 کەسیان بە ناوەکانی سەلمان محەممەدی، پوریا شەفیعی، کەرەمشا ساکی، خیدان ئەحمەدی، موسا نەجاتپور، گودەرز مخبەر، تومات چگینی، ئاریۆ مقەدەم، وەلیۆڵڵا عەبدولی و قوربان موسیوەند بە دەستمان گەیشتوون لە زیندانەکانی ئێرانشار، یاسوج، ئەلی گودەرز، کرماشان، هەمەدان، سنا، دسفول، نەهاوەند و ناوەندی کەرەج بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەردەوامی شەپۆلی دەستبەسەرکرانی هاووڵاتیان لە ئێران. بەپێی راپۆرتەکان لە بەردەوامی شەپۆلی دەستبەسەرکرانی هاووڵاتیان لە ئێران 6 ژن لە شارەکانی قوچان، قەزوین، کازرون، ئاران و بیتگول و شیروان دەستبەسەر کراون. دوایین زانیاریەکان ئەو 6 شارومەندە بە ناوەکانی نوێن زارعی، فەرزانە ڕەمەزانی، مەستانە مرادخانی، مەریەم دریس، فاتمە چەلووی و زەهرا فەرۆخی لە ڕۆژانی ڕابردوودا بوون بە ئامانجی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان زانیاریەک لە بەردەستانیە. دەست لە کارکێشانەوەی بەربڵاوی پەرستاران لە ئێران. بە وتەی وزارەتی تەندروستی ئێران لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لانی کەم 2150 پەرستار لە ئێران دەستیان لە کار کێشاوەتەوە. بەپێی دوایین راپۆرتەکان لە ساڵانی ڕابردوودا هاوکات لەگەڵ خراپی دۆخی ئابووری هاووڵاتیان لە ئێران و هەروەها بەرزبوونەوەی کتوپڕی نرخی هەڵاوسان کۆمەڵێکی زۆر لە پیشەکان بەگشتی داخراون و هەروەها خەڵک تووشی قەیرانێکی زۆر گەورەی ئابووری بوونەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لانی کەم 2150 پەرستار لە شارە جیاوازەکان بەهۆی سەختی کارەکانیان لە سەرەوەبوونی ساعەتی کار و هەروەها گوشاری ناوەندە ئەمنیەکان ناچار بە وازهێنان لە پیشەکانیان بوون و کۆمەڵێکی زۆریان کۆچیان بۆ وڵاتانی دەرەوە کردووە. دوا هەواڵمان سەبارەتە بە گەماروی نوێی دەوڵەتی کانەدا لەسەر ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێی ڕاگەیاندنی فەرمی دەوڵەتی کانەدا لە چوارچێوەی هەڵوێستی تایبەتی ئەو وڵاتە دژ بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی نۆ بەرپرسی ئەو ڕژیمە گەمارۆ خراوەتە سەریان. بەپێی دوایین گەماروەکانی ئەو وڵاتە بۆ سەر بەرپرسانی ڕژیم هەموو داراییەکانیان لە وڵاتی کانەدا بە گشتی دەستی بەسەردا دەگیردرێت، قەدەغە دەخرێتە سەر هەموو مامەڵە داراییەکانیان و هەروەها ئیزنی گشتی ئەو وڵاتەیان نییە. بە وتەی بەرپرسانی کانەدا ئەم کردەوە بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی جەنایەتەکانی ڕژیم ئەنجام دراوە و لە ڕۆژانی ڕابردوودا چەندین گەماروێنێ بەسەر بەرپرسانی ڕژیمدا دەسەپێندرێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.